سڵاوتان لەبێ ئازیزانم هیوادارم تەندروست باش بن ئەنجا ئەمڕۆ هاتینەوەلاتان بە پرۆگرامێکی تازە کۆمەڵێک هەواڵی جیاوازمان بۆ ئامادە کردوون بەیەکەوە باسیەکەین لەگەڵ ئەلەندا. سڵاو لەبێ ئەلەن چۆنیت؟ هەر بژیت تۆ باشی؟ زۆر باشم تۆ چۆنی؟ سڵاو لە بینەرانی خۆشەویست هیوادارین لە هەر شوێنێکن هەر باش و تەندروست بن. ئەمڕۆژ لەگەڵ لیندا کۆمەڵێک بابەتان بۆ باسەکەین جا جیاواز لە ڕۆژەکانی تر ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی هەمە زۆر باسەکەین واتە بەگشتی زۆر کاتێمە لە بەرنامەکانمانە باسی بابەتێکەڵەکەین و کۆمەڵێک بڕگە و باس و هەواڵی نوێ لەسەر بابەتەکە خینە ڕوو بەڵام جیاوازتر لەو ڕۆژانە ئێمە ئەمڕۆ بە کۆمەڵێک هەواڵ و تەوەری جۆرا و جۆر لەگەڵتان نابین بەڵام من پێشەوەی کە بڕۆمە لای هەواڵەکان دیندامێ پیرۆزبایی لە تۆ بکەم. زۆر سپاس دەکەم. پیرۆزبایی کۆتایی هێنان بە قۆناغی زانکۆ و دواوێزگەی خوێندنە لێکم سەرکەوتوبی و پێش ماوەڵە هەستە چۆنە کە ئەم قۆناغت بڕیەوە بەرەو کۆتایی ڕووی. وڵی هەستێکی زۆر خۆشم هەیە دوای ئەو هەموو ساڵە خوێندن ئیتر کۆتایی پێهات ئەجا خۆش دەزانی بەشەکە زۆر قورسە تر زۆر ناخۆشیتیایە هەتا کۆتایی پێت بەڵام میتر لە کۆتاییە هەموو شتێکیش کۆتاییەت و دوای ئەنجامەکەی زۆر دڵخۆشتر دەکا هەموو ئەو ماندووبوونانت لەبیرە چێتەوە کە چەشتوتە ئەو هەموو نەخەوتنە ئەو هەموو ساییکردنە دوایەوە بینی گەشتتە کۆتایی و سەرکەوتوو بوویت ئەجا لێرەش پیرۆزبایی لێ کردم و حەقیەوە کردەوە کە دوێنێ ناتی ئەوە بڵێکە من دوێنێ نەچوم بۆ لای گلەی ئەوم لێکە بەس لیندا پێم بڵێ هەستە چۆنەکەی تر ئەچیتە و قۆناغی کە بەو شەهادەی کە بەدەستێناوە ئەتوانی تر بە فەرمی تۆ خزمەتێ بکەی لە کۆمەڵگەی ئەتوانی هاوکاری زۆر خەڵکوی هەستێکی چۆنە بێ بەلاتەوە؟ هەستێکی زۆر خۆشە ئەنجا من هەر زۆر دەمێکیشە لە بوارەکەی خۆما ئیشەکەم لە دەرمانسازیم تەواو کردووە ئەو ڕۆ تەواوم کرد ینی دوێنێ تەخەڕوجم کرد ئەجا هەفتەی داهات و فاینەڵمان دەست پێەکە دوای ئەوە فاینەڵیش کۆتایی دێت و ئیتر بەشەکەم تەواوە بێ ئەجا زۆر دڵخۆشم بەوەی کە ئەتوانم خزمەت بکەم بەردەوام بم لەوەی کە لە بوارەکەما خزمەت بکەم ئەجا من هەردەمێکیشە لە بوارەکەیە خۆشمەوە لە کورسات بەردەوام خزمەتەکەم دووبارە بینەوە بەشێک لەو شانازەی لەو مێژوەی کە کورسات هەیەی بە شانازیەوە زۆر ڕاستەوە هاوڕێنی کۆنتترۆلیش پیرۆزبایی و لەکەن جا هەر مادام خۆت قسەت کردووە با تۆ بچیتە لای هەواڵ و بڕگەی یەکەمان. ئەجا هەواڵی یەکەممان سەبارەت بە ڤایرۆسێکە زانیاریتان پێدەین سەبارەت بە ڤایرۆسێکە بۆتە هۆی مردنی یەکێک لە گەشتیارەکان پێشتر کە پشکنینیان کردووە گومانیان کردووە کە ڤایرۆسی کۆرۆنا بێت بەڵام دواتر بۆیان دەکەوتۆنە خێر ڤایرۆسی کۆرۆنانیە ڤایرۆسێکی ترە کە بووەتە هۆیەوەی کە ئەو کەسە بمرێ ئەمەش ئەوکەوە دەرخەریەوەی کە لەو شوێنە داخراوانە لەو گەشتانە کاتێک بنە کەشتیەکە کۆمەڵی خەڵکی جیاواز لی کۆبنەوە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەک یاخود ڤایرۆسێکی دیاریکراو ئەجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم ڤایرۆسە بابێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. گەیشتنی کەشتیەکی گەشتیاری بۆ کەناراوەکانی ئۆرۆگوای و ئامادەکاریەکان بۆ گەڕانەوەی گەشتیارەکان بۆ وڵاتەکانیان بۆتە هۆی جێگەی بایەخی میدیا جیهانیەکان دوای ئەوەی راپۆرتە پزیشکیەکان پشتڕاستیان کردەوە کە حاڵەتێکی گیان لەدەستدان لەناو کەشتێکەدا بەهۆی ڤایرۆسی هانتاوە بووە نەک ڤایرۆسی کۆرۆنا. ئەم ڕووداوە کە لە ناو کەشتی گرێک مۆرتیمەر ڕوویدا تیشک دەخاتە سەر ئالۆزی پشکنینە پزیشکیەکان و مەترسی سەرهەڵدانی ڤایرۆسی کوشندە لە ژینگە داخراوەکانی وەکو کەشتیە گەشتیارەکاندا. بەپێی زانیاریەکانی ناو راپۆرتەکە کارمەندێکی فلیپینی لە ناو کەشتیەکەدا کە تەمەنی تەنها 48 ساڵ بووە دوای تێکچوونی باری تەندروستی و گواستنەوەی بۆ نەخۆشخانێکی چاودێری ورد لە مۆنتی ڤیدیۆ گیانی لەدەسا هەرچەندە لەو کاتەدا گومانەکان هەمویان بۆ لای کۆرۆنا دەچوون بەڵام ئەنجامی توێژینەوەی پزیشکی دادوەری و تاقیگەیی دەریخست کە هۆکاری مردنەکە ڤایرۆسی هانتا بووە. ئەم دۆزینەوەی شۆکێکی گەورەی دروست کرد چونکە ڤایرۆسی هانتا بەگشتی لە ڕێگەی قڕکەرە شێویەکانەوە لە ناوچە گوندنشینەکان دەگوازرێتەوە نەک لە ناو کەشتیەکی گەشتیاری لە ناوەڕاستی ئۆقیانوسدا. شیکردنەوە فیسیۆلۆژیەکان ئاماژە بەوە دەکەن کە ڤایرۆسی هانتا لەم حاڵەتەدا بووەتە هۆی تێکشکانی خێرایی ملولە خوێنەکانی سیەکان کە دەبێتە هۆی ئەوەی سیەکان پڕ ببن لە شلە و نەخۆشەکە نەتوانێت هەناسە بدات
ئەم ڤایرۆسە کە ڕێژەی مردن تێیدا زۆر بەرزترە لە زۆربەی ڤایرۆسە وەرزیەکان لە ڕێگەی هەڵمژینی پاشماوە وشکبووەوەی مشکەوە دەگوازرێتەوە. گومان دەکرێت کە کارمەندەکە لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەرستە و کاڵایانی کە لە کێڵگەکانەوە بارکراون بۆ سەر کەشتیەکە بەر پاشماوەی مشکێکی توشبوو کەوتبێت، یان لە کاتی پاکردنەوەی کۆگات دەست پێرانەکەی ژدۆکانی ژێرەوەی کەشتیەکەدا توش بوو بێت. بەرپرسانی تەندروستی ئۆرۆگوای و تیمی پزیشکی کەشتیەکە ڕێڕەوێکی مرۆیی تایبەتیان دروست کرد بۆ گواستنەوەی گەشتیارە ئوسترالی و نیوزلندیەکان بۆ فڕۆکەخانە لە کاتێکدا ڕێکاری توندیان گرتە بەر بۆ ڕێگری لە هەر ئەگەرێکی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. دڵنیام کە بەشێکی زۆرتان بابەتی هانتا ڤایرۆزیان ڤایرۆسی هانتاتان بیستووە. جا ئەم کەشتیە ناوی گرێگ مۆنتیمەر بووە کاتێکە کارمەندێکی فلیپینی لەسەر کەشتیەکە بارودۆخی تەندروستی تێگەچێت و ئەیگوازنەوە بۆ نەخۆشخانەیەک بۆ شاری مۆنتیڤیدیۆ کە پایتەختی ئۆرۆگوایە گیان لە دەستات. ئەوان سەرەتا پێیان وە بووە کە هۆکاری گیان لە دەستدانەکەی ڤایرۆسی کۆرۆنا بووە، بەڵام دوای کۆمەڵێک پشکنینی دوور و درێژ و دوای یەکلاکردنەوە بۆیان دەرکەوت کە هۆکارەکەی ڤایرۆسی هانتا بووە کە ئەم ڤایرۆسە کاریگەریە کاتە سەر سیەکان و مولولەی خوێنی دەوری سیەکان و بەهۆی ئەم ڤایرۆسەوە کات کە شلەیەکی زۆر لە سیەکانی کەسی توش بووە کۆ بێتەوە بۆی ئەمەش تووشی ناڕەحەتی و ناڕێکی هەناسەدانە بێت و ئەگەر بێت و چارەسەر نەکرێ بێگومان ئەوە وەک ئەم حاڵەتە بێتەوەی گیان لە دەستدان. ڕاستە بێگومان ئەجا شێوازی ئەوەی کە لە چیەوە تووشەبین لە زیاتر لە مشکەوە تووشەبی ئەو ڤایرۆسە بۆی پێویست دەکات کە شێوازی ژیان زۆر خۆت بپارێزی لە کۆمەڵێکشت هەرچەنە لاوانەیە کەسە نەیزانی بیا خۆت بەدەست خۆی نەبوو بێت دەستی بەر شتێک کەوت بێت کە پاشماوەی مشکی پێبوو بێت چونکە زیاتر ئەم ڤایرۆسە لەم شوێنانە بڵاوبن لە شوێنە گوندنشینەکان کە ئەو شتەی لێە ئەو مشکی لێیە واکات کە بەرکەوتنی لەگەڵ مرۆڤ هەبێت ئەبێتەوە کاریەوەی کە مرۆڤەکە تووشی ئەم ڤایرۆسە ببێت بەداخەوە. بێگومان جاوەش بێگومان جێگی سەرنجە کە چۆن ئەم کەسە لەسەر کەشتێکە توش بۆ چکا بەڕاستی حاڵەتێکی دەگمەنە کە کەسێک تووشی ڤایرۆسی هانتا بێت لە ناو کەشتیەکە بۆیە بێگومان هەروە خۆ دوو تێکرێ بۆی پاژماوە بوو بێت یاخود هەر هۆکارێکی تر بێگومان. جا لیندا بابەتێکی تری سەرنج ڕاکێش ئەویش لەسەر چایە. ئێمە هەموو کاتێکە باسی ئێسک و بەهێزبوونی ئێسکەکانەکەین باسی ڤیتامین دی و کالسیۆمەکەین بە گشتی، بەڵام ئێستا هەواڵێکی ترمان هەیە کە ئەڵێ ئەگەر بێت و چا بە بەردەوامی نەک بڵێن ڕۆژانە دەچاو ئەوانە بەس ئەگەر بێت و بە ڕێژەیەکی گونجاو بخورێتەوە ئەوە چڕی ئێسکەکان زیاکات و ئێسک بەهێزەکات. با بچینە لایەم هەواڵە و ناوەڕۆکی بابەتەکە بزانین. توێژینەوەیکی نوێی درێژخایەن کە لەلایەن زانکۆی ئیدیت کۆوان لە ئوسترالیا ئەنجام درراوە پەردە لەسەر پەیوەندیەکی گرنگ لا دەدات لە نێوان خواردنەوەی بەردەوامی چای و بەهێزبوونی چڕی ئێسکەکان. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ چاودێری زیاتر لە 1200 ژنی تەمەەن سەر و 70 ساڵی کردووە دەری خستووە و کەسانی ڕۆژانە بەلانی کەمەوە 3 کوب چایی دەخۆنەوە ئەگەری توشبوونیان بەشکاوی ئێسک بۆی پوکانەوە بە ڕێژەی لە سەداسی کەمترە بە بەراورد بەوانەی چا ناخۆنەوە. بە پێیشیکردنەوە بایۆکیمیاییەکان نهێنی ئەم سوودە لە مادەی فلاڤینۆیددایە کە بڕێکی زۆر لە ناو گەڵای چایدا بوونی هەیە
فلاڤۆنۆیدەکان کار دەکەنە سەرخانەکانی ئۆستیۆبلاست کە بەرپرسن لە دروستکردنی ئێسک و چالاکیان زیاد دەکەن. لە هەمان کاتدا کارکردنی خانەکانی ئۆستیۆکلاست کە ئێسک دادەوەرێنن خاو دەکەنەوە. ئەم هاوسەنگیە دەبێتە هۆی پاراستنی چڕی کانزای ئێسک بەتایبەت لە تەمەنی پیریدا. دکتۆر جۆناسان هۆچسۆن پسپۆڕی خۆراک و سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت چایی تەنها خواردنەوەیکی کات بەسەربردن نییە، بەڵکو کۆگایەکی دەوڵەمەندە بە مادە بایۆئەکتیڤەکان. ئێمە تێبینیمان کردووە کە پۆلی فینۆڵەکانی ناو چایی یارمەتی دەرن لە مژینی کالسیۆم و کەمکردنەوەی هەوکردنی ناو جونگەکان. ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە کە زیادکردنی بڕێکی کەم لە شیر بۆ ناوچایەکە کاریگەری مادە دژە ئۆکسانەکان کەم ناکاتەوە، بەڵکو پرۆتینی شیرەکەش دەتوانێت پاڵپش بێت بۆ تەندروستی ماسوولکەکان کە پارێزگاری لە ئێسک دەکەن. پسپۆڕان ئامۆژگاری دەکەن کە بۆ سوودوەرگرتنی تەواو چایەکە بەبێ شەکر یان بە بڕێکی زۆر کەم شەکر بخورێتەوە، چونکە شەکر دەبێتە هۆی تێکدانی هاوسەنگی کانزاکان لە جەستەدا. هەروەها جەخت دەکەنەوە کە خواردنەوەی چای لە نێوان ژەمەکاندا باشترە نەک ڕاستەوخۆ دوایینان بۆ ئەوەی ڕێگری نەکات لە مژینی ئاسن. بۆ ئەو کەسانەی کێشەی کەمخەویان هەیە پێشنیار دەکرێت لە دوای کاتژمێر 6 ئێوارەوە چای نەخورێتەوە بەهۆی بوونی کافاین. بەڵێ ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە چۆن کارەکاتە سەرەوەی کە ئێسکەکانمان بەهێز بێت، وەکو ئەوەی کە لە هاوڵەکە گوێمان لێبوو لەبەرەوەی فلەڤۆنۆیدی تایە کەوا کات ئۆستیۆبلاستەکان باش ئیش بکەن کە کارەکەنە سەر دروستبوونی ئێسک و خاوکردنەوەی ئیشی ئۆستیۆکلاست کە ئیشی تێکشکانی ئێسکە بەم دوو میکانیزمە واکات کە بە ڕێژەی لە 30 کەمتر تووشی داخورانی ئێسک ببین. بەڕاستی ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە. ئەنجا جیا لەوە ئەبێ ئەوەمان لەبیر نەچێت کە چۆنی خۆینەوە یەکەم نابێت زۆر بخڕێتەوە. دووەمە کەسانی کە کێشەی کەم خەویان هەیە لە دوای 6 ئێوارەوە نەیخۆنەوە باشترە. ئەوانەی کە کێشەی بەرنەکەمی ئاسنیان هەیە یەکسەر دوایینان نەیخۆنەوە لەبەرەوەی کارەکاتە سەر هەڵمژینی ئاسن دوایینان خواردن. ئەگەر بەم ڕێکارانەی بیکەین ئەنجا یەک شتی تریشم لەبیر زۆر شەکری تێمەکەن بۆ ئەوەی کە سوودەکەی کەم نەبێتەوە. بێگومان زۆر ڕاستە. جالیندا بە ئەوەشمان لەبەرچاوە بێت کە زۆر گرنگە هاوسەنگیەک ڕابگیرە لە نێوان زۆر خواردنی چاو نەخواردنی چا. با پێتان بڵێم چۆن. ئێمە ئەوە زانین لەم هەواڵەیە بیسمان کە چا یارمەتی بەهێزبوونی ئێسکەیات و بەهۆی ئەو مادانی کە لە ناو چاکەدا هەیە ئەکرێت کالسیۆم بە ڕێژێکی باشتر هەڵبمژێت کە سەرچاوی یەکەمی بەهێزبوونی ئێسکە. بەڵام بە ئەوشمان لەبیر نەچێت کە چا مادێکی تایە بە ناوی تانین. ئەم تانینە ئەبێتە هۆی کەمی ئاسن لەبەرەوەی کاتێک ئێمە کە خواردنێگە خۆین ئاسنی تایە یاخود ڕێژی ئاسن تایە بەرزە، تانینەکان لە ناو کۆئەندامی هەرزدا ئەبەسرێنەوە بۆ گەردی لە ئاسنانە و نایڵن هەڵبمژێنە ناو خوێنەوە. بۆی ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئاسن لە خوێناکەم بێ و دوجار
کەسەکە ئەکرێت تووشی کەم خوێنی ببێت وەکرێت بێتە هۆی تێکچوونی خەو وەک خۆت باسەکرد لە بەری ڕێژێکی باش لە کافاینی تایە بۆیە گرنگە کە وەک پێشتریش لینداوتی بە ڕێژێ بخورێت کە نە زۆر بێ و نە نەخورێت واتە بە نزیکەی 3 بۆ 4 کوب چا 3 بۆ 4 پیاڵە چا لە ڕۆژێکە ڕێژەیەکی زۆر باشە و کاریگەری یا زیانی لاوەشی نییە بێگومان دەست خۆش بێنجامام پرسیارێکە لێ بکەم خۆ چەند چاوە خۆیتەوە لیندا من ئەوڕۆ 2 کوپچام خواردووە ئەوە نزیکی کاتژمێر 7 و چارێکی ئێوارەیە من تا ئێستا 2 کوپچام خواردوەوە هەستەکەم باشە ڕێژێکی باشە وەڵی من خۆم زۆر حەزم نەچایە بەس ئەمڕۆ یەکدانم خواردەوە بۆچی؟ وەڵی وابزانم ئەوڕۆ مەجالم نەبوو زۆر زوو چوومە دەرەوە بۆ ئیش ئیتر مەجالم نەبوو زۆر بیخۆمەوە ئەگینا بەلایانی کەمەوە ڕۆژانە ڕێک 3 ئەخۆم ڕێژێکی زۆر ڕێژێکی گونجاوە کەسێکی تەندروستی لیندا یانی ئەی چۆنە بێ ئیشی خۆمانە قابل ئێمە بە خەڵکەڵێن وا بکەین وانەکەن ئیتر نابێ خۆمان جێبەجێ نەکەین ئەیوانە ئەجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە ئۆتیزم زۆر جار لەوانەیە کە گوێبیستی ئۆتیزمە بینبی لەواکەینەوە کە تێکچوونێکی بۆ ماوەیە یاخود جەنێتیکیە بەڵام لەم هەواڵە بۆتان باسەکەین کە لەوانەیە کێشەی ژینگەیش کاریگەری بکاتە سەر ئەوە بێگومان هەردووکیان بێکەوە کاریگەریە کاتە سەرم حاڵەتە جا بۆی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە بابێکەوە بچین بۆ لایم هەواڵە فەرمون. لە نوێترین راپۆرتی زانستی کۆمەڵی پزیشکانی منداڵ لە ئەمریکا تێشک خراوەتە سەر زنجیرەیەک هۆکاری مەترسی کە دەبنە هۆی پەرەسەندنی تێکچوونی شەبەنگی ئۆتیزم. توێژینەوەکە کە داتای زیاتر لە 200,000 منداڵی لە وڵاتە جیاوازەکان وەرگرتووە ئاماژە بەوە دەکات کە ئۆتیزم تەنها پەیوەست نییە بەلایانی جەنێتیکیەوە بەڵکو تێکەڵەیەکە لە فاکتەری بۆ ماوەیی و ژینگەیی کە لە کاتی دووگیانیدا کار لە گەشەی مێشک دەکەن. یەکێک لە گرنگترین هۆکارە دۆزراوەکان تەمەنی دایک و باوکە لە کاتی منداڵبووندا. داتاکان دەری دەخن کە منداڵی ئەو باوکانەی تەمەنیان سەر و 45 ساڵە ئەگەری توشبوونیان بە ئۆتیزم زیاترە بەهۆی گۆڕانکاریە جێنێتیکیەکانی ناوسپێرم. هەروها توێژینەوەکە جەخت لەسەر کاریگەری پیسبوونی هەوا دەکاتەوە. دایکانێک کە لە ناوچە پیشە سازیەکان یان ڕێگا گشتیە خەرەباڵغەکان دەژین بەرگازی گۆگرد و تەنۆرکە وردەکان دەکەون ئەگەری منداڵبوونیان بە نیشانەکانی ئۆتیزم بە ڕێژەی لە 150 زیاد دەکات. دکتۆرە سارای واکەر پسپۆڕی دەمارزانی منداڵان دەڵێت ئێمە ئێستا تێدەگەین کە سیستەمی بەرگری دایک لە کاتی دووگیانیدا ڕۆڵێکی یەکلایی کەرەوە دەبینێت. هەوکردنی توندیان خۆیە بەرگریە نەخۆشیەکان لە دایکدا دەکرێت کاریگەری بکاتە سەرگەشەی دەمارەکانی کۆرپەلا جگەلەوەش کەمی هەندێک ڤیتامینی بنەڕەتی وەک فۆلیک ئەسید و ڤیتامین دی لە کاتی دووگیانیدا مەترسیەکان دوو هێندە دەکات. ئۆتیزم حاڵەتێکی ئاڵۆزە و نابێت تەنها یەک هۆکاری بۆ دەستیشان بکرێت. بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیانە پزیشکان ڕێنمایی دایکان دەکەن کە پێش دووژان بوون و لە کاتی دووجانیشدا پشکنینی ورد ئەنجام بدەن و خۆیان لە شوێنی پیسود و کەڵی جگەرا بە دوور بگرن. هەروها جەخت دەکرێتەوە لە سەرگرنگی دەستنیشانکردنی پێشوەختە چونکە هەرچەندە نیشانەکان زووتر بناسرێنەوە و چارەسەری ڕەفتاری دەست پێ بکات منداڵەکە توانایەکی باشتری دەبێت بۆ تێکەڵبوونەوە لەگەڵ کۆمەڵگە و پەرەپێدانی کارامەیەکان.
زۆر باشە باسی کۆمەڵێک حاڵەتمان کرد کە ئەکرێ بێتە هۆی توشبوونی مناڵ بە پێشەوی ئۆتیزم. ئێمە زۆر کات بیستمانە کە نەخۆشی ئۆتیزم ئەکرێت بۆ ماوەی بێت یاخود فاکتەری جەنەتیکی وا بکەن کە مناڵێک تووشی بێت، بەڵام ئێستا ئەڵێت تەمەنی باوکان لەگەڵ هۆکاری ژینگەی ئەکرێ ئەم کێشەیە زیاد بکات یاخود مەترسی توشبوونی مناڵێک بەم گرفتە زیاد بکات. هەواڵەکە ئەڵێت کاتێک باوکان تەمەنیان زۆر لەسەروێ بنمونە سەر و 45 ساڵی سەر و 50 ساڵی لەو کاتەیە مناڵ دروست بکرێ ئەکرێت مناڵەکە مەترسی توشبوونی بە ئۆتیزم زیاد بێت. لە یەکتری شەڵێت ئەو دایکانی لە کاتی سپڕیا لە ناوچەی قەرەباڵغ و لە ناوچەکە ژینکە ژینگەکەی پاک نەبێت و دووکەڵی کارگە و دووکەڵی ئۆتۆمبیل و تەنانەت دووکەڵی جگەرە و ئەو بابەتانە زۆر هەڵبمژێ لەلایەن دایکەکەەوە ئەوە دووبارە مەترسی توشبوونی مناڵەکەی بە ئۆتیزم زیاد کاتکامە بەڕاستی هەواڵەکە جێگەی سەرنجە. ڕاستە بێگومان ئەنجا بلەوە زانیمان کە تەندروستی دایک لە کاتی دووجیانیە زۆر گرنگە بۆ تەندروستی کۆرپەلە بێگومان تەنها بۆ ئۆتیزم نا بۆ زۆربەی حاڵەتە نەخۆشیەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کۆرپەلە بۆی پێویستەکە لە کاتی دووجیانیە دایکان زۆر ئاگاداری ڕێژەی ڤیتامینەکانیان ڕێژەی فۆلیک ئەسیدیان هەرچەنە خۆشبەختانە ئێستا زۆربەی دکتۆرەکانانی پێش ئەوە فۆلیک ئەسید بۆ دایکەکان نووسن یاخود دایکەکە ئێستا خۆی ئەزانێت کە ئەبێ بیخوات، بەڵام پێویست دەکات کە ئەو کەسانە زوو پشکنین بکەن بۆ ئەوەی ئاگان لە تەندروستی کۆرپەلەکەیان بێ. جا لەوەلایانی دەرونی دایکەکەش کاریگەری هەیە لەسەر کۆرپەلە بێگومان هەتا ئەمە ئەو ڕۆژە پرۆگرامێکمان کرد هەر تایبەت بۆی کاتێکە دایکێک مناڵی ئەبێت دوای ئەوە تووشی جۆرێک لە خەمۆکی ئەبێت کە ئەمەش بێگومان کاریگەری کەدا سەر مناڵەکە. ئەنجا یەک شتی تێشم بیر هاتەوە ئەلەن ئێستا زۆر مناڵان ئایپاد وشتیان بەدەستا لە تەمەنێکی زۆر کەمە. من زۆر بیستومە کاتێک مناڵێک زۆر مناڵە ینی زۆر تەمەنی بچووکەمە بەستم ئایپادی ئەوەنە پێبوو ئەوەنە پێبووە ئیتر مشکی گەشەی نەکردووە ینی ئەو شتە بەڕاستی ڕوو ئەدات ینی شتێک نییە بڵێنەوە تەنها قسێ و نەخێر بەسەر مناڵەکانمان ڕوونایە با ئەگەر بێت و ئەو مناڵە لە تەمەنێکی زۆر بچووکە بەردەوام ئەو شاشەی لەبەردەستا بێ تووشی حاڵەتەکە بێت. بێگومان زۆر ڕاستە لیندا هەر لەسەر بابەتی ئۆتیزم هەواڵی زۆر سەرنجڕاکێشەیە چا بەنمونە بەشێک لە هەواڵەکان ئەڵێن کە ئەکرێت هۆکارەکانی توشبوونی بە مناڵێک بە ئۆتیزم یا هۆکار و دووەکار نەبێ و دووشت زۆر سەرنجڕاکێش و بەلامەوەی شەک لەوانە کە ئێمازین لە کۆندامی بەرگریمانە بەکتریای سوودبەخش و بەکتریای زیانبەخشمانەیە. هەواڵێکمان خوێندەوە کە ئەڵێت تێکچوونی ڕێژە یاخود باڵانسی ئەم دوو جۆرە بەکتریایانە کە هەندێکیان سوودبەخشن هەندێکیان زیانبەخشن ئەگەر بێت و ڕێژەکەیان لە ڕێژی ئاسایی خۆی زۆر لابات ئەوە دیسان مەترسی ئۆتیزم زیاکات و ئەڵێت ئەگەر بێت و دایشێک لە کاتی سکپڕیا لە بێگومان لە قۆناکانی سەرەتایەوە تووشی هەندێک جۆری هەوکردن و هەندێک جۆری بەکتریا و ڤایرۆس ببێت ئەوە ئەگونجێت مەترسی ئۆتیزم لەسەری زیاد بێت. بۆ ئێمانە بەگشتی هۆکارن و وەک لیندا ژووتی تەندروستی دایک زۆر گرنگە بۆ تەندروستی کۆرپەلە و کاتێک کە پزیشکان ئەڵێن دایکان پێویستە ئاگیان هەم لە تەندروستی خۆیان و هەم لە مناڵەکەیان بێت لەبەر کۆمەڵێک بابەتی بەو شێوەیە بێت. ڕاستە بێگومان دەست خۆش بە ئەلەند بەڕاستی ئەم بابەتانە زۆر گرنگە لەبەرەوەی تۆ مناڵە گەورە بێ ئیتر ئەو ئەبێتە ڕێنیشاندەری کۆمەڵگا بۆیە پێویستەکە زۆر بەباشی ئاگاداری هەموو هەڵسکەوتێک بین لەگەڵ مناڵە بە تایبەتی لانی تەندروستی و لانی دەرونی مناڵەکە چونکە دوایی کە گەورە بێ هەمان ڕنگدانەوەیە بێ لەسەر ژینگەکەی. زۆر ڕاستە جا بابەتێکی تر هەیە ئەوی شەکرەی دووجانیە. شەکرەی دووجانی ئەو جۆرە شەکرەیە کە خانمانی سکپڕ تووشیە بن ئەویش بەگشتی و بە زۆربەی حاڵەتەکان لە نێوان هەفتەی 24می سکپڕی بۆ هەفتەی 28می سکپڕایە. باچینە لام هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین. توێژینەوەیکی هاوبەشی زانکۆی هاروارد و نەخۆشخانەی خانمانی بۆستن فاکتەرێکی مەترسی نوێی بۆ توشبوون بە شەکرەی دووجانی دۆزیوەتەوە کە پێشتر گرنگی پێنەدەدرا ئەویش تێکچوونی کاتژمێری بایۆلۆژی و خەوتنی درەنگانەیە. ئەم لێکۆڵینەوەی لەسەر 3500 ژنی دووجان ئەنجام دراوە دەری خستووە ئەو دایکانی شەوان دوای کاتژمێر 12 دەخەون و بەیانیان درەنگ هەڵدەستن ئەگەری توشبوونیان بە شەکرەی دووجانی بە ڕێژەی لە 125 زیاترە بەراورد بۆ دایکانی کە سیستەمێکی ڕێکی خەویان هەیە.
ئەم دیاردەیە پەیوەستە بە تێکچوونی مێتابۆلیزمی گلوکۆز لە جەستەدا. کاتێک مرۆڤ لە کاتی نادروستدا دەخەوێت، جەستە بڕێکی زۆرتر لە هۆرمۆنی کۆرتیزۆڵ ناسراو بە هۆرمۆنی فشار دەردەدات. ئەمەش ڕێگری دەکات لە کارکردنی دروستی ئەنسۆلین بۆ ژنی دووگیان کە خۆی لەبەر گۆڕانکاری هۆرمۆنی توندایە. ئەم تێکچوونە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی شەکر لە خوێندا و دروستبوونی مەترسی بۆ سەر کۆرپەلە. لەوانە زیادبوونی کێشی کۆرپەلە و کێشەی هەناسەدان لە کاتی لەدایکبووندا. دکتۆرە ئێمی کۆدوین سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکە دەڵێت زۆرێک لە ژنانی دووجان تەنها گرنگی بە جۆری خۆراک دەدەن، بەڵام کاتەکانی خەو و بەرکەوتنی ڕووناکی لە شەودا بە تایبەتی ڕووناکی موبایل کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بەرگری ئەنسۆلین. تێکچوونی خەو دەبێتە هۆی تێکچوونی سیستەمی سوتاندنی وزە لە جەستەدا. ئەمە ژوا دەکات جەستە نەتوانێت بە باشی مامەڵە لەگەڵ کاربۆهایدراتەکاندا بکات. پسپۆڕان ڕێنمایی ژنانی دووگیان دەکەن کە ژینگەیەکی ئارام بۆ خەو دابین بکەن و هەوڵ بدەن پێش کاتژمێر 11 شەو بخەون. هەروەها دوورکەوتنەوە لە خواردنی قورس لە درەنگانی شەودا و ئەنجامدانی وەرزشی سووک وەک پیاسەکردن لە بەیانیاندا یارمەتیدەر دەبێت لە ڕێکخستنی کاتژمێری بایۆلۆژی جەستە و پاراستنی ئاستی شەکر لە سنوورێکی ئاساییدا. کەواتە ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە لە کاتی دووگیانیە پێویستەکە دایکان تەنها گرنگی بە خواردن نەیەن، چونکە لەوانەیە زۆرجار ئەوەنە باسی خواردن نەکرێت تەنها گرنگی بە خواردن بن، نا ئەبێ گرنگی بە خەویش بن، چونکە خەو زۆر گرنگە. بێگومان بۆ کەسی ئاسایی خەو زۆر گرنگە. ئەنجاوەرە بۆ کەسێک کە دووگیانە کۆمەڵێک گۆڕانکاری زۆری هۆرمۆنی بەسەرایەت، بۆیە بەرگەیەوە ناگرێت گۆڕانکاری هۆرمۆنی کۆرتیزۆڵ و ئەنسۆلینیشی بەسەرابێت. لەولاوە میلاتۆنین لە کاتی خۆی ئەڕژێت و تۆ ناخەویت. ئیتر بۆیە ئەمە کێشە دروستەکە، بۆیە پێویستە کات دایکان ئاگایان لە کاتی خەویشیان بێت. ئەنجا کۆمەڵێک زانیاری زۆرترمان بۆ ئامادەکردوون، کۆمەڵێک هەواڵی زیاترمان بۆ ئامادەکردوون، بینەرمان بن دوای ئەم وچانە. دووبارە سڵاو ئازیزانم، ئەنجا باسی بابەتێکی گرنگترتان بۆکەم. زۆرجار من ئەوەنە وتومە کاتی دەرونی مناڵ زۆر گرنگە، کاتێک گەورە بێ کاریگەریە بێ لەسەری، بەڵام لەم هەواڵەیە بۆتان باسەکەم کە چۆن کاتی مناڵی ئەگەر خواردنێکی خراپ بخۆیت کاریگەری ئەبێ لەسەر کاتی گەورەی. ئەنجا لەم هەواڵە باسیەوەکەین ئەگەر بێت و کەسەکە لە کاتی گەورەبوونی شاواتە لە کاتی پێگەشتنیشە کێشی ئاسایی بێت، خواردنیشی باش بێت، بەڵام کاریگەری ئەوەی کە لە کاتی مناڵیە خواردنی خراپی خواردووە هێشتا ئەمێنێتەوە لەسەری، لەبەرەوەی خوێنبەرەکان ڕقەبن کاتێککە مناڵەکە بەرمنە خواردنەوە گازەکان و خواردنی شیرین و ئەوانەی زۆر خواردووە، خوێنبەرەکانی ڕقەبن، دڵ ناچارە بێت بە هێزێکی زیاتر پەم بدات. ئەمەش کاریگەریە کاتە سەر تەندروستی، بێگومان لە کاتی گەورەیشە هێشتا کاریگەری لەسەر ئەمێنێت. ئەنجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە بابەیە کۆبچین بۆ لای ئەم هەواڵە. فەرموون. توێژینەوەیەکی بەرفراوانی ئەمریکی زەنگێکی مەترسی لێدەدات سەبارەت بە پەیوەندی نێوان شێوازی خۆراکی منداڵ و تەندروستی دڵ و دەمارەکان لە تەمەنی گەورەیدا. توێژینەوەکە کە بۆ ماوەی 25 ساڵ چاودێری زیاتر لە 5,000 منداڵی کردووە تا گەیشتونەتە تەمەنی گەنجی، دەری خستووە ئەو منداڵانەی لە تەمەنی نێوان 3 بۆ 10 ساڵیدا بڕێکی زۆر خوێ و شەکر و چەوری
تێرکەریان خواردووە لە تەمەنی 30 ساڵیدا ئەگەری توشبوونیان بە بەرزە پەستانی خوێن 3 هێندە زیاترە. بە پێی توێژینەوەکە خواردنی خۆراکە خێراکان و خواردنەوە گازدارەکان لە تەمەنی منداڵیدا دەبێتە هۆی گۆڕانی پێکاتەی دیواری خوێنبەرەکان. خوێنبەرەکان ڕق دەبن و ئەمە ژوا دەکات دڵ ناچار بێت بە هێزێکی زیاتر خوێن پەمپ بکات. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە کە تەنانەت ئەگەر ئەو کەسانە لە تەمەنی گەورەیشدا کێشیان ئاسایی بێت، بەڵام کاریگەری خراپەکانی خۆراکی قۆناغی مناڵیان هەر لەسەر دەمارەکانیان دەمێنێتەوە. دکتۆر مارک نێلسن پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ دەڵێت منداڵی قۆناغی بنیادنانی بنچینەی تەندروستیە. زۆر خواردنی خوێ لە منداڵیدا تەنها کار لە گورچیلە ناکات، بەڵکو سیستەمی کۆنتترۆلی پەستانی خوێن لە مێشکدا تێک دەدات. زۆربەی باوکان و دایکان پێیان وایە کێشە نییە منداڵ چی دەخوات مادام قەڵەو نییە، بەڵام زیانە ناوەکیەکانی سەر بە خوێنبەرەکان لە ژێر پێزدا شاراون و دوای ساڵانێکی زۆر خۆیان دەردەخەن. پزیشکان جەخت دەکەنەوە کە پێویستە لە قۆناغی منداڵیدا خواردنی سەوزە و میوە و پرۆتینی تەندروست بکرێتە کللتور. کەمکردنەوەی خوێ لە ناوچێشتی ماڵەوە و دوورکەوتنەوە لە خواردنەوە قوتوبەندەکان کە بڕێکی زۆر سۆدیۆمیان تێدایە گرنگترین هەنگاون بۆ پاراستنینەوەی داهاتوو لە نەخۆشە درێژخایەنەکانی دڵ. پەرۆدەی خۆراکی دەبێت لە ناو قوتابخانە و ماڵەکاندا وەک بەشێک لە پاراستنی ژیان سەیر بکرێت. زۆر کاتێ مازین کە دایکان و باوکان لەبەر خۆشەویستی و لەبەر هەست و سۆزیان بۆ مناڵ ئاساییە بەلایەنەوە کە مناڵەکە داوای هەر شتێ بکات ئەویش بۆی بکات. بێگومان ئەمە خۆشەویستیەکە، ئەمە شێوازێکی دەربڕینی خۆشەویستیە بۆ مناڵەکە. بەڵام باشتر وایە کە ئێمە لەبەر چاومان بێت کە هەر خودی مناڵەکە ڕۆژێک لە ڕۆژان ئەچێتە تەمەنێکی زیاترەوە و ئەو کاتە زیانە لاوەشەکانی شێوازی ژیانی مناڵی و شێوازی ژیانی گەنجی لەسەری دەرەکەوێت. بۆیە زۆر گرنگە کە ئێمە لە مناڵیەوە چاودێری تەندروستی مناڵەکان بکەین، نێڵین ئەو خواردانە بخۆن کە لە گەورەیە مەترسی توشبوونیان بە هەندێک گرفتی تەندروستی زیاکە لەسەر. ڕاستە بێگومان اینجا هەنێ دیاردە هەیە ئەمەوێت لێرەوە باسی بکەم. بنمونە زۆر جار لەوانەیە گوێبیست بین، هەتا ئەو ڕۆژە دکتۆرەیەکمان میوان بۆ خۆی باسیە کرد، ئەیوت بنمونە کە سوکاری باوکەکە یاخود کە سوکاری دایکەکە ئەڵێن با دایکەکە شیری خۆی نایە بە مناڵەکە لەبەر چی؟ لەبەرەوەی مناڵەکە قەڵەو نابێت. یعنی ئەمە زۆر هەڵەیە لەبەرەوەی ئێمە هەمومان ئەزانین هیچ شیرێک جێگەی شیری دایک ناگرێتەوە. هەتا ئەو شەریکانەی کە شیریش دروست دەکەن کاتێک ڕێکلام بۆ شیرەکە ئەکەن ئەڵێن کاتێک کە شیری دایک نەبوو، واتە هەتا بۆ ڕێکلامکردن بۆ خۆشیان ناڵێن ئەوە لە شیری دایک باشترە، کەوایە نابێت بە هیچ شێوەیەک شتێکی وا بکەین کە مناڵەکە زیانی بەرکەوێت. اینجا جیالەوە زۆر جار گوێمان لێ بێت دایک و باوکەکە کە خواردنێک بۆ مناڵەکەی دروست دەکات خۆی تامیەکەڵێ وڵات زۆر بێتان باکەمی خۆی پیاکەم. آخر ئەوە ڕاهاتنی مناڵەکەیە، خۆی ئەو مناڵە نازانێت تام چییە. ینی تۆ کەوا ڕای ئەهێنیت بنمونە شتێکی باشی ئەیتێ تەواو لەسەر ئەو تامە ڕادێت، تر کە گەورەش بوو حەزی لەو شتە ئەبێت، حەزی لەو جۆرە شتە باشانە ئەبێت. کاتێک تۆچی کۆمەڵە ڕۆن و کۆمەڵێ خوێی پێوەکەیت پێت وایە کە شتەکەی بۆ بە تامەکەی نا ئەو بەو شێوەیە نیە تەنها زیانی پێگەێنیت. زۆر ڕاستە جاوی کە زۆر جێگەی سەرنج بوودیندا لەم هەواڵێ ئەوەیە کە ئەگەر بێت و مناڵێک لە مناڵیە ئەو خواردانە بخوا کە ڕێژەی خوێ و چەوری زۆر بەرزەتیانە، ئەگەر بێت و لە گەورەبوونە کێشی جەستەشی مامناوەند بێ و ئاسایی بێت، ئەوە هەر مەترسی بەرزبوونەوەی پەستانی خوێنی هەر لەسرە. بۆیە باشترە کە ڕێگر بین لەوەی کە مناڵەکانمان تووشی ئەم حاڵەتە بن. جا وەرن با من باسی هەواڵێکی ترتان بۆ بکەم کە ئەم جارە بە شێوەیەکی جیاوازترە بێت، ئەویش بابەتی خەوە. ئێمە تا ئێستا کە باسی خەومان کردووە بۆ ئێوە باسی زیانەکانی کەم خەویمان بۆ کردوون، بەڵام وەرن با ئێستا پێتان بڵین کە بۆچی ئەگەر کەسێک زۆر بخەوێت زیاد لە
نۆ کاتژمێر بخەوێت گرفت و مەترسی بۆ سەر تەندروستی دروستە بێت بەپێی ئەو توێژینەوەی کە ئێمە بۆتان باسەکەین ئەو ترێت ئەو کەسانەی کە ڕۆژانە و بۆ ماوەیەکی زۆر زیاتر لە 9 کاتژمێر بخەون ئەوە مەترسی توشببوونیان بە جەڵدەی دڵ زیادە بێت با بچینە لام هەواڵە. لە کاتێکدا هەموو جیهان باس لە کەمخەوی دەکات توێژینەوەیەکی نوێی زانکۆی گاڵوەی لە ئێرلەندا تیشک دەخاتە سەر لایەنە مەترسیدارەکانی زۆر خەوتن. ئەم توێژینەوەیە کە زیاتر لە 5,000 کەسی گرتووەتەوە دەری خستووە ئەو کەسانەی شەوانە زیاتر لە 9 کاتژمێر دەخەون ئەگەری توشببوونیان بە جەڵتەی مێشک بە ڕێژەی لە 20 زیاترە بە بەراورد بەوانەی 7 بۆ 8 کاتژمێر دەخەون. ئەو مەترسیە بۆ ئەو کەسانی نیۆڕۆیان پشوێکی درێژ دەدەن دەگاتە لە 188. زۆرخەوتن نیشانەیەکە بۆ تێکچوونی سیستەمی ناوکی جەستە. بە پێی شیکردنەوە پزیشکەکان خەوتنی درێژخایەن دەبێتە هۆی کەمبوونەوەی جوڵەی خوێن و زیادبوونی ئاستی هەوکردن لە ناو جەستەدا. هەروەها زۆرخەوتن پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە بەرزبوونەوەی کۆلسترۆڵ و قەڵەویەوە کە هەردووچیان هۆکاری سەرەکین بۆ جەڵتە. جەستەی مرۆڤ بۆ جوڵە دروستکراوە. کاتێک خەو لە سنووری سروشتی خۆی لا دەدات پرۆسەی مێتابۆلیزم خاو دەبێتەوە و چەوری لە دیواری خوێنبەرەکاندا نیشتەجێ دەبێت. پرۆفیسۆر مارتن ئۆدۆنێل سەرۆکی تیمی توێژینەوەکە دەڵێت گرنگە خەڵک بزانن کە زیادە لە هەموو شتێکدا زیان بەخشە تەنانەت لە خەویشدا. زۆرخەوتن زۆرجار پەیوەندی بە تێکچوونی نیشانەکانی خەوەوە هەیە وەک وەستانی هەناسە لە کاتی خەودا کە وا دەکات مرۆڤ هەست بە ماندوێتی بکات و زیاتر بخەوێت بەڵام لە ڕاستیدا کوالەتی خەوەکەی نزمە. ئەم تێکچوونە فشارێکی زۆر دەخاتە سەر دڵ و مێشک. سپۆرانی خەو ئامۆژگاری دەکەن کە مرۆڤی پێگەیشت و پێویستە لە نێوان 7 بۆ 9 کاتژمێر بخەوێت. ئەگەر کەسێکەستی کرد بەردەوام پێویستی بە زیاتر لە 9 کاتژمێر خەو هەیە و هێشتا هەست بە ماندوێتی دەکات پێویستە سەردانی پزیشک بکات چونکە ڕەنگە نیشانەیەک بێت بۆ کێشەی دڵ یان خەمۆکی یان کەم خوێنی. ڕێخستنی کاتی خەوتن و هەستان لە خەو لە کاتێکی دیاریکراودا باشترین ڕێگەیە بۆ پاراستنی تەندروستی مێشک. کەواتە ئازیزانم پێویستەکە بزانین کە زۆر لە هەموو شتێکە زیان بەخشە وکو لە هەواڵەکە پێمانوتن هەتا لە خەویشە ئێمە زۆرجار باسی گرنگی خەوەکەین بەڵام بێگومان بە ڕێژەیەکی گونجاو ئەگەر بەردەوام هەستت کرد کە ماندووی ئەگەر بێت و 7 بۆ 9 کاتژمێریش بخەوی هێشتا هەست بە ماندوێتیەکەی پێویست دەکات کە سەردانی پزیشک بکەیت لەبەرەوەی ئەگەری هەیە نیشانەیەک بێ بۆ کۆمەڵێک نەخۆشی لەوانە کێشەی دڵ کەم خوێنی یاخود خەمۆکی بۆیە پێویست دەکات کە ئاگامان لەوە بێت کە ئەگەر بێت و هەر کێشەیەک هەبێت لەو کێشانە لەوانێت تووشی ئەو حاڵەتە ببی کە دوای 9 کاتژمێر خەویش هێشتا هەست بە ماندوێتیەکەیت. بێگومان لیندا خودی گرنگترین خەڵکە سەرنجی بخرێتە سەر ئەوەیە کە هیچ شتێک نابێت زیادە ڕۆی تیا بکرێت. ئەو خواردنەوە ڕاستە پێویستە کە هاوڵاتیان چارەخوازان بڕی گونجاو ئەو بخۆنەوە بەڵام نەک بڕی زیادە لە ئەوچکە بێگومان کاریگەریە کاتە سەرگورچیلە. ڕاستە کە پێویستە ئێمە بڕێکی گونجاو لە خواردن و لەو خواردنانی کە بەردەوام ئێمە لە هەموو بەرنمەیەەکە پێتانەڕێ بەڵام ئەو خواردانە ژەگە زیاد لە پێویست بخورن بێگومان ئەبێتە هۆی گرفتی تەندروستی و بە تایبەتیش کە ئێمێسا باسی خەوەکەین نەکەم خەوی و نە زۆر خەوی بێگومان گرنگە کە باڵانسێک هاوسەنگیەک لە خەومانە ڕابگرین بۆەوەی کە بە تەندروستی بمێنینەوە. بێگومان دەست خۆش بێ ئەلەن اینجا هەواڵێکی ترشمان ئامادەیە سەبارەت بە قەڵەوی باسی قەڵەوی ئەکەین اینجا ئەمە زۆر جار کە باسی قەڵەویەکەین ئەڵێن وەکو نەخۆشی هەژمارەکرێت لەبەرەوەی هۆکارێکە بۆ جۆرەها نەخۆشی لەوانە بەرزەفشاری خوێن لەوانە شەکرە
ئەوانە زۆر باون بەڵام ئێمە هەواڵێکمان ئامادە کردووە سەبارەت بەوەی کە قەڵەوی ئەکرێ هۆکاری سەرەکی بێ بۆ 13 جۆری جیاوازی شێرپەنجە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە بەڕاستی بۆیە پێویستە کات کە شێوازی ژیانمان زۆر گونجاو بێ کە تووشی قەڵەوی نەبین بەتایبەت ئێمە لە هەواڵی پێشترا باسی کاتی مناڵیمان کرد کە پێویستەکە لەو کاتەوە ئەوەنە تەندروست بین بۆ ئەوەی کە تووشی حاڵەتێک نەبین هەتا ئەگەر بێت و قەڵەویش نەبین ئێمە لە ناوەوە قەڵەو بووین چووە خۆی قەڵەوی خوێنبەرەکان کاتێک کە ناتەندروستن ئەمە لە دەرەوە وا دەرەکەوێت کە قەڵەوە بەڵام ئەگەر بێت و کەسەکە قەڵەو دەرنەکەوێت و لە ناوە قەڵەو بێەوە دووبارە کێشەیەکی گەورەترە ئەجا بۆ ئەوەی زیاتر باسی قەڵەوی بکەین بابەیەکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. قەڵەوی تەنها کێشەیەک نییە پەیوەست بێت بە سەرهەڵدانی نەخۆشی شەکرە و بەرزەفشاری خوێن بەڵکو بەپێی توێژینەوەیەکی نوێی ناوەندی نێودەوڵەتی بۆ توێژینەوەی شێرپەنجە قەڵەوی هۆکاری سەرەکیە بۆ لانی کەم 13 جۆری جیاوازی شێرپەنجە لەوانە شێرپەنجەی مەمک قۆڵۆن گورچیلە و پەنکریاس ئەم توێژینەوەیە دەری خستووە کە چەوری کۆبووەوە لە جەستەدا تەنها کۆگای وزە نییە بەڵکو وەک ئەندامێکی چالاکی هۆرمۆنی کار دەکات کە مادەی زیانبەخش دەردەدات. خانەچەوریەکان بڕێکی زۆر لە هۆرمۆنی ئیسترۆجین و مادە هەوکردنەکان دەردەدەن بەرزبوونەوەی ئاستێم هۆرمۆنانە لە خوێندا دەبێتە هۆی هاندانی خانەکان بۆ دابەشبوونی نائاسایی و خێرا ئەمەش یەکەم هەنگاوە بۆ دروستبوونی وەرەمە شێرپەنجەیەکان هەروەها قەڵەوی دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستیان سۆلین لە خوێندا کە وەک سوتەمەنیە کار دەکات بۆ گەشەکردنی خانەی شێرپەنجەیەکان و ڕێگری دەکات لە جەسا کە خانە تێکچۆکان لەناو بات. دکتۆر ڕێبێکا فێرمینتۆرس پسپۆڕی بواری شێرپەنجە دەڵێت هەوکردنی درێژخایەن کە بەهۆی قەڵەویەوە دروست دەبێت زیان بە DNA خانەکان دەگەێنێت کاتێک کەسێک کێشی زۆرە جەستەی هەمیشە لە دۆخی شەڕدایە لە دژی ئەم هەوکردانە ئەمە سیستەمی بەرگری لاواز دەکات و دەرفەت بۆ خانە شێرپەنجەیەکان دەڕەخسێنێت کە گەشە بکەن و بەبێ ئەوەی سیستەمی بەرگری هەستیان پێ بکات. هەواڵە خۆشەکە ئەوەیە کە دابەزانی تەنانەت 5 بۆ 10 کێش مەترسیەکان بە شێوەیەکی بەرچاو کەم دەکەنەوە. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیە پسپۆڕان جەخت دەکەنەوە لەسەر گۆڕینی شێوازی ژیان وەرزشی بەردەوام نەک تەنها بۆ دابەزانی کێش بەڵکو بۆ ڕێخستنی ئاستی هۆرمۆنەکانی جەستە پێویستە هەروەها خواردنی ئەو خۆراکانی دژەهاوکردن وەک ماسی و میوە سوورەکان و سەوزە گەڵادارەکان دەتوانن کاریگەری خراپیەکانی چەوری جەستە کەم بکەنەوە قەڵەوی دەبێت وەک نەخۆشیەکی گشتگیر سیر بکرێت کە پێویستی بە چارەسەری ورد و درێژخایەن هەیە. ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە قەڵەوی چەند کێشەیەکی گەورەیە بۆ پێویست دەکات هەمومان زۆر ئاگاداری شێوازی خواردنمان شێوازی خەومان شێوازی ژیانمان بین بۆی دوور بین لەم نەخۆشیە بەڵام هەواڵە خۆشەکە ئەوە بوو کە ئەگەر بێت و 105 یاخۆ 110 کێشی لەشت دابەزێنیت ئەگەری توشبوون بە نەخۆشیەکان بە ڕێژەیەکی بەرچاو دابەزن بۆیە پێویست دەکات کە زۆر ئاگادار بین بەردەوام گەشتبین بین کە ئێمە هەتا پرۆگرامیشمان سەبارەت بەوە کرد کە زۆر کەس هەبوو لە مناڵیەوە قەڵەو بوو بەڵام توانی بووی زاڵێ بەسەر خۆیان و قەڵەویەکەی نەهێڵێت. اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە تەندروستی دەروون بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی نوێ کە لە زانکۆی کۆلۆمبیا ئەنجام دراوە باس لە پردی نێوان مێشک و جەستە دەکات و دەری خستووە کە فشارە دەرونیە درێژخایەنەکان و دڵەڕاوکێ مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و جومگەکان بە ڕێژەی لە 140 زیاد دەکەن. ئەم توێژینەوەیە کە پشکنینی بۆ ئاستی هۆرمۆنەکان و نیشانەکانی هەوکردن لە خوێندا کردووە دەری خستووە کە خەمۆکی و دڵەڕاوکێ دەبنە هۆی بەرهەمهێنانی مادەی کیمیایی کە زیان بە ناوپۆشی خوێنبەرەکان
گەشتیارەکان دەگەێنن. کاتێک مێشک لە ژێرفشاردایە سیستەمی دەماری نیشانە بۆ ڕژێنەکان دەنێرێت بۆ دەردانی ئەدریناڵین و کۆرتیزۆڵ. ئەگەر ئەم دۆخە بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بێت دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن و تیکچوونی سیستەمی هەرس. زۆرێک لەو کەسانی کێشەی درێژخایانی کۆڵۆنیان هەیە لە ڕاستیدا سەرچاوی کێشەکەیان بۆ فشاری دەرونی دەگەڕێتەوە نەک تەنها جۆری خۆراک. مێشک و کۆندامی هەرس بە توندی بەیەکەوە بەسراونەتەوە لە ڕێگەی دەماری ڤاگۆس. دکتۆر جەیمز ئالین پسپۆری دەرونیە و دەڵێت ئێمە ناتوانین تەندروستی جەستە لە تەندروستی دەروون جیا بکەینەوە. نەخۆش هەیە سەردانی پزیشکی دڵ دەکات بۆ ئازاری سنگ، بەڵام ڕاستیدا ئەمە نیشانەی دڵەڕاوکێی توندە. چارەسەرکردنی لایەنی دەرونی دەبێتە هۆی چاکبوونەوەی خێراتری برینە جەستەیەکان و بەهێزبوونی سیستەمی بەرگری. ئەو کەسانەی گەشتبینن پەیوەندی کۆمەڵایەتی باشیان هەیە تەمەنیان درێژترە و کەمتر تووشی نەخۆشیە درێژخایەنەکان دەبن. بۆ پاراستنی ئەم هاوسەنگیە پسپۆڕان ڕێنمایی دەکەن کە پشکنینی دەرونی وەک بەشێک لە پشکنینی ساڵانە ئەنجام بدرێت. ئەنجامدانی ڕاهێنانی هەناسەدان و یۆگا و تەرخانکردنی کات بۆ گەشت و گەڕان لە ناو سروشدا دەبنە هۆی کەمکردنەوەی ئاستی هۆرمۆنی فشار. هەروەها قسەکردن لەگەڵ کەسانی پسپۆر لە کاتی بوونی کێشە دەرونیەکاندا ڕێگەیەکی کاریگەرە بۆ ڕێگریکردن لە تێکچوونی تەندروستی جەستەیی لە داهاتوودا. لەمە تێگەیشتین کە کێشە دەرونیەکان نەک تەنها کاریگەری لەسەر مێشک و دەروون و پەیوەندی کۆمەڵایەتیەکەن بەڵکو کاریگەری لەسەر سەرجەم تەندروستی جەساکەن. بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. هیوادارین بەگشتی توانی بێتمان بڕگە و بابەتەکانمان سوودیان بۆ ئێوەی خۆشەویستە بێت. هەر باش و تەندروست بن و تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ. هەردەم تەندروست بن، خواتان لەگەڵ.